بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان والضحى والليل إذا سجى سوين بتشتنگاو كاتك خور برز دبيتو و كاتي جولو تانا چيا سوين بشو كاتك بتاريكا يكي زوي دادا پوشيت ما ودعك ربك وما قلى پروردگارت دەستبەرداری تۆ نەبووە و وازی لە تۆ نەهێناوە و خەشمی لێ نەگرتوویت. ماوەیەک وەحی نەهات بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. کافرانی قوڕەیش وتیان پەروەردگاری محەممەد وازی لێهێناوە، ئیتر خودای گەورە بە درۆی خستنەوە. وللآخرة خير لك من الأولى بێگومان قیامەت و دوا ڕۆژ چاکترە بۆ تۆ لە دنیا. ولسوف يعطيك ربك فترضى لآیندەدا پەروەردگارت ئەوەندە ناز و نیعمەتت پێدەبەخشێت کە زۆر پێی رازی و خۆشنود دەبیت. ألم يجدك يتيما فآوى ئایا پەروەردگارت نەیبینیت بە هەتیوی و خێرا دەروی لێ کردیتەوە و لانەی بۆ سازاندیت و حەواندیتیەوە؟ ووجدك ضالا فهدى ئەی سەرگەردان نەبوویت و نەتدەزانی چی بکەیت، هیدایەتی دایت و ڕێنمووی کردیت؟ ووجدك عائلا فأغنى ئەی نەیبینیت کە هەژار و نەداریت، جاماڵ و سامانی پێبەخشیت و دەوڵەمەندی کردیت و بێنیازی کردیت؟ فأما اليتيم فلا تقهر کەواتە تۆش ئەی پێغەمبەر ئەی ئیماندار هەتی و مەچەوسێنەرەوە و دڵی مەڕەنجێنە. وأما السائل فلا تنهر هەڵمەشاخێ بە هەژار و داما و سوالکەراندا. وأما بنعمة ربك فحدث بەڵکو دەربارەی ناز و نیعمەتەکانی پەروەردگارت هەمیشە بدوێ و باسییان بکە لە جێی خۆیان.